بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی ڕەوشی ناوچەکەەوە بە دیاریکراوی سبەینێ سوودانی سەردانی تاران دەکات. دەڵێن سوودانی پەیامی دۆناڵد ترەمپ و ئەمریکەکانی پێ بۆ تاران. بابزانین ئەوەی کە لە هەکبە و جانتا و مەلەفەکەی سوودانیدا هەیە دەیباتە تاران چییە؟ گفتوگۆی چی دەکەن؟ ئەم بابەتانە گفتگۆکەین لەگەڵ بەڕێز پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر نیکۆلا شەفشاڵی مامۆستای زانکۆ توێژەری ئەکادمی و ڕاوێژکاری یاسایشی نەتەوەی لە هەر یەک لە پەیمانگای دراساتی جەنگی ئەمریکا ئاژانسی ئەمریکی بۆ دراساتی جیهانی ئەمریکی. دکتۆر سڵاو لێبێ. بە خێراتی سەرچاو. ماشەڵڵا لە زۆر شوێن کارەکەی تۆزێت تەنگە نەفەسە ویە تا ناسێنین. بە خێراتی سەرچاو. سبەینێ سوودانی دەچێتە تاران. بە بڕوای تۆ بە خوێندنەوەی تۆ سوودانی چ پەیامێکی پێ؟ سەردانەکەی سبەینی سوودانی لە بنەڕە تا سەردان نییە، بریتیە لە بینینێک بۆ گەیاندنی پەیامێکی ڕاستەوخۆی دۆناڵد ترەمپ بە سەرکردایەتی ئێران بە دیاریکراوی بە مرشیدی باڵای ئێرانی زائیدەن سەرۆکۆماری ئێران لەگەڵ وەزیری دەرەوەی ئێران بەوەی کە پێویستە لەسەر ئێران ئەو پەلوپوانەی کە لە عێراقا هێتووی کە پێوترێ هێزە پرۆکسیەکانی سەر بە ئێران ئەم هێزانە هەڵبۆشێنرێتەوە. هەڵوەشانەوە بۆ مانایانە کە یەک بخرێن یاخود ڕێک بخرێنەوە لە ژێر چەترێکی ترە بە مانای هەڵوەشانە و کۆتایی پێهێنان بۆ گروپە چەکدارانە لە ناوخۆی عێراقا. ئەم پەیامە ڕاستەوخۆ ئەمریکا بۆ ئێرانی ناردووە و ئێران ئەبێ پێوەی وابەستە بێ بە پێچەوانەوە هەرچی ئەو گروپە چەکدارانە هەیە کە لە ژێر چەتری حەشدی شەعبیە خۆیان پاراستووە یاخود خۆیان مەڵاسیاوە ئەبێت یا ئەوەتە ئەبێ هەڵوەشێنرێنەوە یا ئەوەتە ئەبێ ڕاستەوخۆ ئەمریکا خۆی لە بنکەکانی عین ئەسەد لەگەڵ هەریرەوە ئامادەکاری سەربازیان بۆ ئەکا بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئۆپراسیۆنیان بەرامبەر ئەنجام یعنی لیان ئەیە بە کوردیەکەی ئەگەر هاتوو خوان هەڵنەوەشێنەوە. بەڵام ئەم پەیامە بە دیوێکی تری بابەتەکەیە بریتیە لە پچڕینی توانا و دەست تێکەڵاوکردنی عێراق لەگەڵ ئێرانە و پچڕینی ئەو هێڵەی کە ئێران بە عێراقەوە ئەبەستێ کە لێوەی ئەیان توانی ئیمدادی چەک و تەقەمەنی هاوکاری لۆجستیکن بۆ هەر یەک لە گروپە چەکدارەکانی ئێران لە سووریا لەگەڵ لوبنانە حزبوڵای لوبنانی و لە هەمان کاتە حەماسی فەلەستینی و لە هەمان کاتە ئەو هێڵەشی کە جارێکی تر گریان ئەیاتەوە بە حوسیەکان لە یەمەنە. کۆی ئەم بابەتانە ئەبێت بە تەوەری گفتوگۆکردنی سوودانی لەگەڵ سەرانی ئێرانە. ئەگەر هاتوو دەرەنجامەکە ئیجابی بوو ئەوە عێراق بە عێراقێکی ئارامدا ئەندێ و پرۆسی سیاسی تایە دووبارەوەی کە پێوترێ نەهجی سیاسی لە عێراق ئەگۆڕدرێ نەک سیستمی سیاسەکە سەر خوارکرێتەوە چکە سیستمەکە ئێستا لە ڕووی نێودەوڵەتی و دامپیانانێکی هەیە. بەڵام ئەوی کە پێوترێ نەهجی سیاسی ئەوەی پێوترێ بەرنامە و پرۆژەی سیاسی لە عێراقا ئاوەژوو ئەکرێتەوە. لەو ڕوانگەیەوە ئەوە بابەتی سەرەکی سەردانەکەی سوودانی ڕاستەوخۆ سوودانی داوا لە ئێرانی شەکە کە چیتر ئەو دەستێوەردانە ڕاستەوخوانی کە هێتی لە عێراقا سنوورێکی بۆ دانێ بە پێچەوانەوە سیستمە سیاسەکە کەوێتە بەرهەڕەشە و کەوتن. دکتۆر گروپەکان زۆرن ژمارەیان زۆرە ینی ئەوەی کە دەوتێ 600 هزارێک بە فەرمی ژمارەکە چەندە بە دیاریکراویەوە خوا خۆی دەیزانێ وا لەگەڵ ئێرانە ڕەنگە عێراقیش بە دیاریکراوی نەیزانێ. ینی ئەمانە هەڵوەشانەوەیان چۆنە ئەوەی کە تۆ دێڵێ نابێت لە نێو سوپای عێراقیشدا جێگەیان بۆ بکرێتەوە حەل بکرێن تەشکیل بکرێن بە ناوی ترەوە یانی ئەم گروپانە هەرکەس بۆ ماڵی خۆی ئەمە واقعیە؟ خۆی لە بنەڕەتە من هەموو جارەیەک شتەڵم یا ئەوە تا لیان ئەدرێ یا ئەوە تا ئەمریکا قاچیان پێ لە بەرەکە بۆین باخیان پێ بەستە و داخلی پرۆسی سیاسیانەکە. ئەم گروپانی حەشدی شەعبی بۆکو ئەوەی کە سەیری کەی لە ڕووی پراکتیکیەوە لەوانەیە بە قورس تەماشا بکرێ کە ئەمە هەڵبۆشێنرێتەوە بە تایبەتر کە یاسای ژمارە 40 ساڵی 2016 بۆ دامەزراندنی دەستی حەشدی شەعبیەکە کە دەستێکە ڕاستەوخۆ پەیوەندیدارە بەڵێ بە ڕاستەوخۆ عنی گرێدراوی سەرۆک وەزیرانی عێراقەوە لەپاڵ ئەوانیشە چەند گروپێکی چەکداری هەیە. بەڵام لە بنەڕەت تا گروپە چەکدارەکان بۆ خۆیان بەشێکن لە حەشدی شەعبی مەسەلی هەڵوەشانەوەی ئەمانە خۆیان ئەبێت بچینەوە سەرەتای دامەزراندنەکان. ئێمە ئەزان لە 2014 کاتێک کە عێراق بەری نەگرت بۆ یێرش و بۆ پەلەمارانەی کە داعش لە ناوچەکانە کردی ئەمە وای کرد کە فتوایەک لە مەرجعی شیعە لە نەجەفەوە بە دیاریکراوی لە بەڕێستستانیەوە دەربچێ کەوتی جیهادی بەڵێ کەوتی ئەمە بریتیە لە جیهادی کیفایی يعني فتواکە لەژێر ئەم شەترەیە دەرچوومە جیهادی کیفائیە فەرموبەرگری لە نیشتیمان لەسەر و ماڵ لە شەرەفی خۆتان بکەن بۆ ئەوەی ئەم هەڕەشەیە لابەرن
لە بنەڕەتاوا پێویستەکان لەگەڵ کۆتایی هاتنی ئەرکەکە ئەم گروپانە کۆتاییان پێ بەهاتە، بەڵام ئەم گروپانە لەبی ئەوەی کۆتاییان پێبێت نەگەر کۆتاییان پێنەهات بەڵکو خوان بەهێزتر کرد و تۆکمەتر بوون و ئێران ئەو دەرفەت و هەلەی قۆستەوە کردی بە گروپەکە ئەم گروپانی کرد بە گروپێکی چەکداری ڕێکخراو بۆ ئەوی بتوانێت لە هاوکێشە هەرێمیەکانە لە هاوکێشە نێودەوڵەتیەکانە بۆ بەرژەوەندی خۆی یعنی وەکو فاکتەرێکی فشارکردنی سەربازی لە مەیدانە بەکاری بێنێ بۆ سەپاندنی هەژمونی خۆی و بۆ ئەو هەنگاوی کە پێ ئەوترێ بەرپەرشدانە و بەرامبەر وەستان لەگەڵ جەمسەرە زلهێزەکەی جیهان کە ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی ئەوروپا و هاوپەیمانەکانی ترێتی لە وڵاتانی خەلیجە. ئەمە وای کرد کە ئەم گروپانە بە پێی یاساش بە تایبەتر کە ئیطاری تەنسیقی لەو پێشتر گروپە شیعەکان عنی هێزە شیعەکان و دواتریش ئیطاری تەنسیقی دەستی بەسەر حکوومەت و پەرلەمانە گرت و بەداخەوە بەشێک لە کوردیش بەڕاستی چکەمە پێمان وا بۆم گروپانە گروپێکی نیشتیمانین و بەس بۆ شەڕی بەرەنگاربوونەوەی تیرۆر هاتوونەتە مەیدانەکە ئێمە ژوو کوردەنگمان پێیە بەڵام دواتر دەرەنجامەکەیمان بینی کە چۆن بەسەرمان ئاشکایەوە. ئەمە وای کرد کە فۆرمێکی یاساییان پێ بدرێ و لە هەمان کاتە ئێران استغلالی ئەوەی کرد کە وتارێکی ئەوەی کە پێوترێ جیهادی کیفایەکەیان گۆڕی بۆ جیهادی وەلایی جیهادی وەلایی بۆ مانایەت کە ئەمانە سەر وەلاییان هەیە بۆ وڵاتێکی دیاریکراو بۆ مرشدێکی دیاریکراو کە مرشدی باڵای ئێرانیە لەو ڕوانگەیەوە ئێستاکە ئەمان فەرمان ڕاستەخۆ لە ئێرانەوە وەرەگرن بۆ هەڵوەشانەوەی ئەمە بابەتەکەی هێندە بابەتێکی ئالۆز و قورس نییە مجرد لەلایەن ئێرانەوە فتوایەک دەربچێ بەوەی کە چەکەکانتان دانێن لەبری پرۆسەی سیاسی پرۆسەی سەربازی داخڵ بن بە پرۆسەیەکی سیاسی باشترە بۆی ئێران ئەو نفوزە بۆ ئێران باشترە ئەمە طبعاً بۆی ئەو دەسەڵات و هەژمونی هەیەی هیچ نەبێت و کارتێکی سەربازی لە دەستیانە بەڵام بتوانێت و کارتێکی سیاسی دوای ئەوەی کە جارێکی تر ئەم توانە مرۆیانە ئەخاتە پەرلەمان و بتوانێت ئەو پرۆژانی کە دژی ئێران لە عێراقا پێکیان بخا و لە هەمان کاتیشا مەسلەی هەڵوەشاندنەوەی گروپ یاخود دەستێک یاخود ئەم هەج لایەنێکی تر بابەتی شەونە قورس نییەوە لە 2023 برێمەر توانی بە یەک بڕیار سوپای عێراق هەڵوەشێنێتەوە کە نزیکی ئەو کاتە نزیکی 80 ساڵ تەمەنی بوو لەبەرەوە مەسلەی ئەم هەڵوەشانەوەی ئەم گروپانە ڕاستە ئەشێت لە پەرلەمانە دەنگنێنێ بەڵام ئەکرێ شتێکی پێوترێ پەکخستنی یاساکەی پەک بخرێ هەڵوەشێنرێتەوە کە نمێنێ وەختەجە دوای نامێنێ و گروپەکان لە ناوە برێن. دکتۆر وا دەردەکەوێ نوری مالکی لە هەموو سەرکردە دیارەکانی تری شیعە ینی بەتەنگەم بابەتەوەیە جارجار لێ دوانەدا دەڵێ دەیانەوێ عێراق پەلکێش بکەن بۆ ناو جەنگی ناوچەکە پەیوەندی بەچیەوە هەیە؟ خۆی بۆ خۆی عێراق لە بنەڕە تا پەلکێشی جەنگی ناوچەکە بۆ لەبرەوە بەستێ بۆی کە پێوتێکانگیری مەیدانی جەنگی سەربازی لەبەرەوە عێراق بۆ خۆی بەشێکە لە پرۆسەکە ئەگەر بەشێک نەبووار بۆچی لە عێراق هێر شەکرێتە سەر بەندەرەکانی ئەیلات و حەیفا یاخود ئەو ڕێکەوتنەی کە بڕیار وابوو لەلایەن سەرجەم هێزە پرۆکسیەکانی ئێران طبعاً پێشووتر هێرشکەنە سەر ئەو دوو بەندەرەی ئیسرائیل و هەڕەشە بۆ سەر ئاسایشی نەتەوەی ئیسرائیل دروستکەن ئەو لێدوانانەی مالیکی لە چوارچەوەی ئەوەیەت کە ئەیەوێت وتارێکی بەرهەڵستکاری نیشتیمانی دروست کات بۆ پرسەکە بۆ ئەوەی ئەو پشتیوانی کە هەیەی لە ناوماڵی شیعە یاخود لەلایەن ئەو پێکاتە شیعی کە لە عێراق هەیە لە دەستینە ئەگەرنا لە بنەڕەتە مالکی بۆ خۆی ئەزانێت کە هەڕەشەکانی ئەمریکا جدیە و زۆر بەڕۆنیش ئەوە ئەزانێت کە کاتی خۆی بۆ خۆشی مالکی لە چوارچێوەی ئەو گروپەیە هات کە ئەمریکا پاڵپشتی ئەکرد ئەوانی کە پیان ئەوتری ئەمریکیەکان هێنایان یعنی ئەمانە بۆ خۆیان معارەزەی پێشتری عێراقی بوون بە مبارەکبایی ئەمریکا داخلی پرۆسی سیاسی لە عێراق کراوە لەبەر وتارانی مالکی تەنها وتارگەلێکی سۆزاویە و تەنها بۆ جوڵاندن و وەرگرتنی ڕای گشتی ناوخۆی عێراق ئەگەرنا لە ئەرزی واقعە بە هیچ جۆرێک لە جۆرەکان جێگەی نابێتەوە بە پێچەوانەوە ئەگەر سوور بێ لەسەر ئەوە و ئەوەی کە پێ ئەوتێ بەرهەڵستیش کار لە هەڵوەشانەوەی ئەم گروپانە هیچ شتێکی پێم وابێ هیچ شتێکی لە حەسەن نەسڕوڵڵا لە ئیسماعیل هەنیە لە سەرکردە سیاسەکانی تر زیاتر نییە و گومانیشی تیانە بە پرۆسێکی سەربازی تایبەتەش سەرکردێکی حەشدی شعبی هەج گروپێکی ئەوەی کە پێوتێ گروپە چەکدارەکانی عێراق ئەگەر هاتو بەردەوام بن لە هێرشەکان بەرهەڵستی ئەمریکا بکەن ئەمریکا بەلایەوە گرنگ نییە بە شێوەیەکی ڕاستەوخۆی کە پێوترێ پاکتاوکردن تەسفیانەکە بی ئەوەی کەسیش بزانێ و تەکنەلۆجیا و ئاسمانی عێراق و ئەوەی کە پێ ئەوتێ توانای جەنگی لەبەردەسا بۆ ئەنجامدانی و دەڵێ بە حەلکردنی گروپەکانی حەشدی شعبی و بە شێوە سەربازەکەی دواتر بە شێوەی سیاسی داخلی پرۆسی سیاسی بنەوە ئەمریکا بەمە لێ دەگەڕێ عێراق بارامی دەیەڵێتەوە بەدەر لە ئەمریکاش ئیسرائیل کە 400 هێرش لە عێراق و کراوەتە سەرخاکەکەی سەربازی ئیسرائیلی کوژراوە یعنی ئیسرائیل لێ دەگەڕێت و ئەم گروپانە جارجار بە شانازیەوە بڵێن ئێمە 400 هێرشمان کردوتە سەر ئیسرائیل بۆ بیرێنانەوە دەڵێن ئیسرائیل لە سەردەمی نازیەکانە ئەگەر
جوولەکەیەکی لێ کوژابی و ئێستا بزانێ ئەسەری یەکێک لەوانەی کە دەستیانێ بە هەر شێوەیەک لە شێوەکان لە ژیاندا ماون دایانێنێتەوە دادگاییانەکە ئێستا لێ دەگەڕێ هەروە بە ئاسانی بەسەر عێراقەوە بڕۆ. ئەوەی کە تا ئێستا ئیسرائیلی کۆتوبند کردووە لە لایانی عێراقانی ئەوەی کە ڕێگری کردووە لەوەی کە ئیسرائیل ڕاستە خۆ بۆ خۆی هێرش کاتە سەر عێراق بریتە لە ئەمریکا و ئەوەی لیانەکانی ئیسرائیلیشی بۆ ئێران وابەستە کردووە یعنی مقەیەدی کردووە کە لە چەند شوێنێکی دیاریکرا و باتەوە پێشتر لە بەرنامەکانی پێشتریشا لەگەڵ جەنابتار باسمان کرد هەر ئەمریکایە. ئێمە بابەتێکمان بیر نەچێ ئەمریکا لە ساڵی 1996 ەوەی کە پێوترێ سەرپەرشتیار وەسیە بە بڕیاری ئەنجومەنی ئاسایش بەسەر عێراقەوە و لە هەمان کاتا لە 2008ەوە ئەمریکا ڕێکەوتنامێکی ئەمنی و استراتیجی هەیە لەگەڵ وڵاتی عێراق لە بەپی ڕێکەوتنامە ئەمنیەکە ئەمریکا عێراق ئەپارێزە لە هەر هەڕەشە و هێرشێکی دەرەکی کە بکرێتە سەری واتە وابەستەبوونێکی نێودەوڵەتی هەیە کە ئەمریکا وا لە ئەمریکا ئەکات کە ڕێگر بێت لەوەی ئیسرائیل هێرش کاتە سەر عێراق لەو ڕوانگەیەوە ئیسرائیل تاوەکو ئێستاکە هێرشەکانی نەکردوێتە سەر عێراق ئەگەرنا ئیسرائیل بە هیچ جۆرێک لە جۆرەکان هەر بابەتێکە پەیوەندیدار بێ بە ئاسایشی نەتەوەی خۆیەوە نە لەسەری ئەوەستێ و نە لێی خۆش ئەبێ و هەمیشەش وەڵامانەوەی هەیە ئەگەر بۆ هیچ شتێکیش نەبێ بۆ ئەوەیە کە ئەوێت پەیامێکی دڵنیایی بەڕای ناوخۆی وڵاتەکەی خۆی بگەێنەکەمە وڵاتێکی بەهێز و ئامادەین و توانای بەرپرژدان و هەر هێرشێکە بکرێتە سەرمان هەمانە لەو ڕوانگەی و ئیسرائیل تاکو ئێستا بێدەنگ وەستاوە ئەگەر هاتو ئەم گروپانە هێرشەکانیان ڕابگرن ئەوە ئیسرائیل هیچ وەڵامدانەوەیکی نابێت بەهۆی ئەوەی کە ئەمریکا ڕێگری لێکە پێچەوانەوە ئەمریکا بۆ خۆی بە پلەی یەکەم ئەم هێرشانە ڕائەگرێ بەرپەرچی هاتەوە بە تایبەتتر کە ئاسمانی عێراق و ناوچەکە ئاسمانێکی کراوەیە هیچ سیستمێکی بەرگری ئاسمانی لە ناوچەکەیان یەکە بتوانێت ڕۆبەڕووی ئەو فڕۆکە جەنگیان یاخود ئەو درۆنە جەنگی و ئیستیطلاعی و مخابراتیانی ئەمریکا و ئیسرائیل بێتەوە کە بتوانێت بەرپەرچیان باتەوە لە هەمان کاتا هیچ سیستمێکی بەرگری نییە یعنی لە ڕووی چەک و تەقەمەنیەوە کە بتوانێت ئەو بەرپەرچیش باتەوە یعنی هەم ئاسمانی کراوەیە لە ڕووی ڕاداریەوە هەم توانای بەرپەرشدانەوەی ئەو بابەتانی لە بەشی دووەمی بە ئەوە دۆڵام بەمەوە ئایا ئەمریکا لێ ئەگەڕێ پرۆسی سیاسی ئەبەم جۆرە بەردەوام بێ نەخێر ئەمریکا ڕێگە نایە ئەمریکا سیستمە سیاسەکە و خۆی ئەهێڵێتەوە بەڵام ئەو نەهجە سیاسی کە ئێستا پەیڕەو ئەکرێ سەرجەمی ئەگۆڕێ بە هەرێمی کوردستانی شەوە ئاماژە سەرەتایەکانی ئەو بابەتەش وردە لە دەرکەوتنا بە تایبەتر بە نسبەت هەرێمی کوردستانەوە. دکتۆر ینی بینەوە سەر سەردانەکەی سوودانی ئەو چۆن خولەکەی کە ماومانە کاتەکە کەمابێ باز لەوە بکەین پێ دوایە بەدەستی پڕەوە دەگەڕێتەوە بە بڕواایەکی پڕ لە ئەمن و ئەمانەوە دێتەوە بۆ عێراق خۆی سیاسەتی دەرەوەی ئێران و حکمەتی ئێران و سەبری ئێران بڕیار لەسەر ئەم بابەتە ئەیە لەبەرو ئێمە ئەزانین ئێران لەسەر چەند بنەمایەک سیاسەتی خۆیدا ئەڕژەیەکیان بەرژەوەندیە ئەوەی تر حکمەتە لەو ڕوانگەیەوە ئێران وەڵامدانەوەی ئەبێت ئەوەی کە چاوەڕوانێکرێت لە ئێران بۆ پێیکە ئێران بەرژەوەندیەکانی خۆی ئەپارێزیەوەی ناوێت جەنگ ڕاستە خۆی بێتە ناو وڵاتەکەی خۆی بە تایبەتر لە ڕووی ئابووری لە ڕووی پشگیری ناوخۆی وڵاتەکەی کە ئەزانێ وڵاتەکە داتەپیوە سیستمەکە بەرگە ناگرێ لەبەرەوە وا پێشبێنی ئەەکەم و چاوەڕوانی شەکرێت لە ئێران کە ئەم گروپانە ئەوەی کە پێ ئەوترێ فەرمانکردن لە مرشدی باڵای ئێرانیەوە فەرمانێکیان پێ دەرئەکات کە هێور بنەوە هیچ بەرهەڵستکاریەک نەکەن ڕاستە مەسەلەی چەک پێدانانیان هەڵوەشانەوەیان بابەتێکی قورسە ئەگەر بەڕاستە خۆش ئەعلان نەکرێ بەڵام بە پراکتیکی چەکیان پێدا ئەنێن و هەڵیان ئەوە شێنەوە ئەمە بۆچی بوو ئەوەی ئێران ئەم گروپانە ڕاستە لە ڕووی مەیدانی سەربازیەوە وەکو ئامادەی سەربازی کە کارتێکی فشارە لە دەستیانە بەڵام لە قۆناغی ئایندەیە بۆ ئەوەی بتوانەوەی کە پێوتری لە بەرکردنی قات و بەستنی بۆین باقەکە ینی پرۆسی سیاسی داخلی پرۆسی سیاسیان کا بۆ ئەوەی بتوانێ وەکو ئەوەی کە پێ ئەوترێ کارتێکی سیاسی لە ناوخۆی عێراق بۆ بەدیهێنانی بەرژەوەندەکانی خۆی بەکاریان ئەهێنێ جەنابی مقتەدا سەدر کابراایکی پراگماتیکیە و ئەزانێ هەڕەشەکانی ئەمریکا زۆر جددین و جێشی ئەکا لەبەرەوە لەو ڕوانگە و بۆ خۆی خاوەنی گروپی چەکدارە لەو ڕوانگە و تارەکەی دوێنێمان بینی کە لە تویتیەکە ئاماژە بەوەیە ئەڵێ نەخێر و نەخێر بۆ چەک بەدەست گروپەکانی دەرەوەی یاسا ئەمە بوو مانایەیە کە سەرکردە سیاسە شیعەکان بە ئاشکرا لەوە تێگەشتون کە ئەم هەڕەشانە هەڕەشەیەکی جددیە ئەگەر هاتوو عێراق وابەستە نەبێ بە هەڕەشەکانی ئەمریکاوە و ئێرانیش بە هەماشەوە ئەو هەڕەشانە بە جددی وەرنەگرێەوە ئەو وەختە ناجی سیاسی لە عێراقا و گروپی چەکداری لە عێراقا ناجە سیاسەکەمی هەڵەوەشێنرێتەوە دووبارە بنیادەنرێتەوە ئەم دەموچاوە سیاسیانە لە کوردەوە بۆ عەرەب هەمووی ئەگۆڕێت چکە ئەمریکا قبوڵی ناکات پاش ئەو هەموو توانە جەنگیە پاش ئەو هەموو ئامادەکاریە جەنگیە ئەو هەموو دارایی کە خەرجی کردووە ئەمانە هەمووی بەهەدەر بڕوە و لە هەمان کاتا چەکیش لە دەستی ئەم گروپانە ئەسەنێ بە لێدانی ڕاستە و خۆیان ئەمە ژوا ئەکا کە ئێران ئەو نفوزەی کە هەیەی ئەو هەژمونەی کە هەیەی لە ناو عێراقا بۆ ئەبد لە دەستی با لە دەستدانی هەژمونی لە ناو عێراقا ئۆتۆماتیکی
بۆ مانایەت کە هەژمونی لەسەر وڵاتانی کەنداوە نەماوە لە هەما کاتە حوسیەکانیش ئێمە ئەزانین لە کاتی ئێستاە لێدانێکی چڕ هەیە لەسەریان و ئەو لێدانانە بەردەوام ئەبێت تاوەکو ڕوخاندنی ئەوەی کە پێوترێت دەسەڵاتی حوسیەکان وهێنانەوەی ئەحمەدی کوڕی محەممەد ساڵحی سەرۆکی پێشووی یەمەن بۆ سەرحکوم ئەوەش تەرتیباتێکی ترە لە ناو یەمەنە لە سەروبەندی ڕووداناواتە هاوکێشەیەکی هەرێمی نێودەوڵەتی سەرەتاکانی داڕژراوە و جێگیر کراوە ئەمەی کە لەم کۆتاییانە ئەکرێ بەرامبەر بە ئێران و عێراق و یەمەن و تەنانەت سووریاش و جوڵەکانی هەرێمی کوردستانیش سەرجەمیان ئەچێتە ئەو چوارچێوەوە بۆ ئەوەی ئەو بابەتەمان بۆ بەدی بێت کە پێی ئەوترێ ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ کە تیا ئەمریکا و ئیسرائیل قسەی کۆتایی خۆیان ئەکەن ئەوە هاوپەیمانەکانیان سوود لە دۆخەکە ئەبینن. بە خێرایی دو پرسیارم تورکیا ئەو هەدەزواڵا دەبێ ینی بۆ ئیسرائیل ئێران لا بە تورکیا بێنێتە پێشەوە ئەمە ڕوودەدا مواقعیە خۆی ئەمریکا و ئیسرائیل بە هیچ جۆرێک لە جۆرەکان بوار بە هەژمونی ئێران نایە هەژمونی ئێران لە ناوچەکە کۆتایی پێهاتوە تەنها وەکو وڵاتێک سیستمە سیاسەکە پێویستیان پێێتی کە بمێنێتەوە ئەیهێڵنەوە بەڵام بەنسبەت تورکیاوە ئەم پەلهاویشتنەی تورکیاش یعنی نە ئەمریکا نە ئیسرائیل ئەوە قبول ناکەن ئەوەی کە پێوترێ جەمسەرێکی نوێی ئیسلامگەرایی ئیخوانی لە پاش ئەوەی کە پێوتری هیلالی شیعی تێک درا جەمسەرێکی تری سونی ئیخوانی دروست بێتەوە ئەمەش جارێکتر بە هەڕەشەدانرێ بۆ سەر ئاشتی و ئاسایشی نەتەوەیی ئیسرائیل و ئەمریکا و هاوپەیمانەکانی و تەنانەت جیهانیش لەبرەوە پەلکێشیەکانی تورکیاش وردە سنووری بۆ دائەندێەوە هەنگاوی یەکەمی سنوور بۆ دانانەکەمان بینی کە بریتیە لە سەردانکردنی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەداخوازیەکی ئیسرائیلی ناڕاستە و خۆی ئەمریشیە کە لەم ڕۆژانە سەردانی ئەمریکا کە پەیامی ئەمریکایان پێ ئەگەێنێ کۆتا پەیامە بۆ ئەوەی ئەو وتارانەی کە هیانە بەرامبەر بە کورد ئەو دژاتیانی کە ئیکەن بەرامبەر بە کورد و پەلکێشیەکانیان لە ناوچەکە وردە ڕابگرن بە پێچەوانەوە ئەمریکا ئەمڕۆ لە تورکیایە بۆ ئەوە چۆپیان بەشێک لە پرۆسەکە ئەوەیە بەڵێ لەلایەن ئیسرائیلەوە ڕاست پێدراوە بۆی ئەو پەیامانە بگەێنێت دەرەوەی ئەوە هەر بابەتێکی تر بوترێ هیچ بنەمایەکی نییە ئەمە بریتیە لە نامەیەکی ئیسرائیلی کە لە ڕێگەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ پێی کە هاوپەیمان و هاوبەش و نزیکی تورکیان ئەم پەیامیان پێ ئەگەێنرێ پەیامەکە ئەم تورکیا بۆ خۆی وەری ئەگرێت چکە ئێمە بینین تورکیا وتاری شتێکە و مامەڵەی شتێکە و هەنگاوەکانی شتێکی تریعنیوی کە پێوترێ تێکەڵەیەک هەیە تێکەڵەیەکی سەر لێ شێواوی هەیە نەکس خۆی گونجێنە هەر گەشتوتە قۆناغیەوەی کە چۆن ئەوتری ئەم سیستمە ئەم دەسەڵاتدارانە سەریان لێ شێواوە لەم سەر و داخلی پرۆسی ئاشتیانە داخلی پرۆسی ئاشتی بن لەو سەرەوە هەڕەشاکن کە کورد لەگەڵ چەکەکانیانە ئەنێژن کە ناتوانن و لەو سەریشەوە بە دیوێکی ترا ئەیبینن بەرپەرچێنە و وەڵام ئێنە و پەلکێشی ئەەکەن و هەوڵی دروستکردنی بنکەی سەربازی ترێن تورکیا بۆ خۆی دۆسێکی تایبەتە لە بەرەوەگەر دەرفەتە بێ لە کاتێکی ترا دکتۆر وەکو دەڵێ پرسیارم زۆر ماوە تەمەن باقی بێ هەفتەی ئایندا ئەوە بەڵێن بێ لێرەوە بەرنمەیەک لەسەر ئەو بابەتە دەکەین کاتێکە تەواو بوو حەزم کرۆ چەند خولەکەی کە هەمان بوو پێکەوە باز لە سەردانەکەی سوودانی بکەین چونکە گرنگە و وەڵامی شدایەوە سپاس دەکەم سپاس ڕوونکردنەوەکانت بۆ زانیاریەکانت